يعني من مقاومة ولا قال كاتا هلا سنة لخو بله أما بو من ضروري أما بس شني فروشي پرۆژەکەی من بەناوی کاتژمێری زەنگی چالاکرای و ڕووناکی یارمەتی ئەو کەسانە ئەیە کە خەویان قوڵە بەیانیان بە خەبەریان نابێتەوە بە تایبەتی خوێندکاران کە ئێمە ئەزانین لە کاتژمێرە زەنگەکانی ترا ئەوانەی کە لە مۆبایلدا هەن و ئەوانەشی کە لە بازاردا دەست دەکەون ناتوانانی بە ئاسانی بێدەنگیان بکەیت لێرەیە لە جاتی ئەوەی بە دوگمە بیگوژێنیتەوە بێدەنگی کەی LDR سنسەرێکمان هەیە کەس بە ڕووناکی و تاریکیەکات هەر کاتێ ئەو LDR هەستی بە ڕووناکی کرد ئەو کاتە بێدەنگە بێ واتە بەکارهێنەر ئەبێت جێگەکەی خۆی هەڵستێت و بە جوڵەی جەستا بڕوا گوڵۆپی ژوورەکە داگرسێنێت تاوکو ئەلەرمەکە بێدەنگ بێت کە ئەمەش یارمەتی ئەیات خەوەکەی بزڕێت و هۆرمۆنی خەوی کەم بێتەوە يعني من مقاومة ولا قال كاتا هلا سنة لخو بەڵێ أما بو من ضروري أما بس شني فروشي جارە نازانم يدانيكم بو دروسكي يداني بيم كروشاوا شامل بياني ساعتك بيش تخلص لخو بەسەر أما واتا أبي جورك روناك ببيتوا أو كسيك اللي بيخسبك أنجا بيدانغا بيت بەڵێ ئەبێ گوڵۆپی ژوورەکە دابگرسێ و ڕووناکیەکە بالەوە رونا شكي ديبا بەڵێ بس واش بيم أميرو كي ولا شو هنا وا خۆم ئەو شتم زۆر بەسەر هاتووە بۆ نەبوو نەژبیانی بە خەبەرم نەبووە بەبوونی ئەوەی بەدەم خەوە ئەلەرمەکەم بێدەنگ کردووە بۆیە هەوڵما ئەو کێشە چارەسەر بکەم لە ڕێگەی ئەم سەنسەرەوە مثلا شيء عامل مو كسيك هاي بس مني خبر من نابته بەڵێ